بەڕێزان سۆران ڕەشید بەرپرسی میدیای پرۆژەی کۆچ ماوەی نزیکەی 2 ساڵە کار لە هۆشیارکردنەوەی خەڵک و گەنجان دەکات لەسەر مەترسەکانی کۆچکردن بە کارلۆسی لە زمانی ئینگلیزیدا هەیە بەرپرسی پێشووی ژووری هەواڵی NRT بووە ئێستاش سەرنووسەر لە زگای میدیای ناس کورد کاک سۆران فەرموون. دەستان خۆش بێ زۆر سپاس بەناوی خۆی گەورە. سەرەتامەیە زۆر بە خێراتنی بەڕێز هەم بکەم زۆر دەستخۆشی لە زانکۆی بەڕێز گەشتبدانی مرۆیی بکەم کە وا 2 ساڵە بۆ لەسەر یەک هاوکاری ئێمە بن پێزانینیان هەیە بۆ ئەم بابەتە گرنگە کە بابەتی کۆچی نائاساییە یاخودەوەی کە خۆمان پێڵێن کۆچی قاچاق وا 2 ساڵە سەر یەک هاوکارمانە بن بۆ ئەوەی ئێوەی ئازیز ساتێک لەگەڵ ئێوەی ئازیزا بین بۆ ئەوەی پەیامی خۆمان بگەێنین. دووبارە سوپاسی دکتۆری شەکەین دکتۆری جانیا خاوە خێربێبانی چاو وەکو لای خۆدا نێشتنی. زۆر مەبەستمانە ئەمڕۆ باسی ئەو بابەتە بکەین کە بەڕێزیان فەرمووی بابەتی کۆچی نائاسایی و جێگرەوە یاساییەکان. دیارە ئێمە لە پرۆژەی کۆچبەر کورتێک لە پرۆژەی کۆچبەر باس بکەم. پرۆژەی کۆچبەر پرۆژەیەکی نێودەوڵەتیە لەلایەن ڕێکخراوی سیفارەوە جێبەجێکرێت و بۆ دووەمین ساڵە ئێمە لە هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە جێبەجێەکەین. پرۆژەکە لە ئەفغانستان هەیە لە نایجیریا هەیە لە ئۆغەندا هەیە و قەرارە لە ئێرانیش هەمان ئەم پرۆژەیە و بە سپۆنسەری هەمان ئەو ڕێکخراوە بەڕێوە بچێت. بابەتی پرۆژەکە ئەسڵی پرۆژەکە بۆ هۆشیارکردنەوەی گەنجانە لە مەترسیەکانی کۆچ و کۆچبەران. دیارە زۆر بەداخ ئەوەی کە ئێمە هەموو مانگێک یاخود هەموو هەفتەیەک ئاوا کۆڕ و کۆبنەوەمان بۆ گەنجانی ئازیز هەیە بۆ خەڵکی ئازیز هەیە تاوەکو لە مەترسیەکان هۆشیاریان بکەینەوە. بەڵام زۆر بەداخم کە هەموو مانگێک من ئەبێ ڕووداوێکی نەخوازرا و کارەساتێکی نەخوازراوی نوێ بە ئازیزان بڵێم بە ئامادەبووان بڵێم کە بەداخەوە دواترینیان ئەوەیە کە ڕۆژی شەممە ڕوویدا 11 گەنجی هەرێمی ئەم کوردستانە 11 گەنجی جوانی تازە پێگەشووی خەڵکی ئەم سلێمانێ بەداخەوە لە ئاوەکانی یۆنان لە کەشتێکدا نقوم بوون و گیانێ نەدەستداوە هەندێکشان بێسەر و شوێنن زۆر بەداخەوە. بۆیە زۆر گرنگە بەلامەوە کە ئێوەی گەنج ئێمەی خەڵک لە مەترسیەکانی کۆچ هۆشیار بکەینەوە. پرۆژەی کۆچبەر مەبەستێتی کە ئەوانەی کە ئەیانەوێ کۆچ بکەن هاوکاریان بکات و زانیاری دروست و باوەڕپێکراویان پێبدات لەبارەی ئەو ڕێگەیی کە هەیەە. باشە ئێمە بەپی ئەو داتانەی کە ئێمە هەمانە بەداخەوە ئەوانەی کە ئەیانەوێ کۆچ بکەن لە هەرێمی کوردستان ئەو گەنجە ئازیزەی کۆچەکەن زانیارێکی دروستیان نییە. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی کۆچبەر ئەمانەوێ پێش ئەوەی کارەسات بخەومێ لە ناو ماڵی خۆمان لە ناو نیشتیمانی خۆمان هاوکاری ئەو خەڵکە بین ڕاوێژی لەگەڵا بکەین هاوکاری بکەین بۆ ئەوەی ئەو ڕێگە سەختە خراپە نەگرێتە بەر. چونکە وەکو باسم کرد ئەوانەی کە لێرەوە کۆچەکەن بەداخەوە زۆر جار تووڕەن زۆر جار بارێکی دەرونی ویان هەیە کە گوێ بە هیچ شتێک نادەن. بۆیە ئێمە ناچارین دێنە ماڵەکانتان دێنە زانکۆکانتان دێنە قوتابخانەکانتان بۆ ئەوەی بە زۆر گوێمان لێ بگرن ئاگادارتان کەینەوە بەرمەبنای زانیاری دروست و ئاماری دقیق و باوەڕپێکراو. ئێمە لە پرۆژەی کۆچبەر لەسەر 2 ئاست کارەکەین. ئاستێکی میدیاییە و ئاستێکی ناو خەڵکە. تیمەکانی ئێمە لە هەولێر و لە سلێمانی و لە هەڵەبجە و لە دهۆکیش بە بەردەوامی کارەکەن لە ناو خەڵکە کارەکەن ئەچنە پارکەکان شوێنە گشتیەکان مۆڵەکان ناوەندە ئەکادیمیەکان بۆ ئەوەی ئەو خەڵکە هۆشیار بکەنەوە چۆن لە ڕێگەی پێدانی ڕاوێژەوە. باشە و هەموو مانگێک یاخود هەموو هەفتەیەک ئێمە دانیشتنی ئاوامان هەیە لەگەڵ ئەو خەڵکە ئازیزە بۆ ئەوەی هۆشیاری بکەینەوە. جیاواز لەوە ئێمە لە ڕێی میدیایەوە هەوڵەدەین کە پەیامەکانی خۆمان بگەێنین. وێبسایتێکمان هەیە بە 11 زمانی زیندوی جیهانی کە خۆشبەختانە کوردیەکێکە لەوانە ئێمە زانیاری و داتا لەبارەی کۆچ و مەترسیەکانی کۆچ ئەخەینە ڕوو و جیاواز لەوە فەیسبوک پیجێکی زۆر ئەکتیڤمان هەیە و 4 ژمارە تەلەفۆنیشمان هەیە بۆ ئێوەی ئازیز هەر کاتێک کە ویستان هەر کاتێک کە مەبەستان بوو پرسیارێکتان هەبێت لەبارەی کۆچ لەبارەی مەترسیەکان لەبارەی ڕێگەکان ئێمە بە بەردەوامی لە خزمەتان نبین و وەڵامی هەموو بابەتەکانی ئێوە شدن. ئەمە جیاواز لەوەی کە لەگەڵ چەندین کەناڵکارمان کردو بۆ ئەوەی بەڕاستی ئەم پەیامە بکات.
زۆر مەبەستمە باسی مەترسیەکانی کۆچ بکەم لە ڕێی دەرخستنی چەند ئامارێکەوە بەداخەوەکە وەکو باسم کرد ئەوەی کە ئێستا ئەگوزارێت زۆر کارە ساتبارە و زۆر پێویستی بە چەندین بابەتی لەم شێوە هەیە گرتبوونەوەی و کۆبوونەوەی لەم شێوە هەیە. ئێمە ئەگەر تەماشای ئەمارەکان بکەین لە ساڵی 2019 53,000 گەنجی خەڵکی عێراق کۆچیان کردو کە بەڕاستی 53,000 ینی ئامارێکی هەروە سادە و ئاسان نییە کە ناوەندەکانی توێژینەوە حکومەت چالاکانی مەدەنی ڕێکخراوەکان بەڕاستی ئەبێ ئۆکۆلە لێکۆڵینە لەو مەسەلە بکەن دەرەنجام و هۆکارەکانی شی بکەنەوە کە چۆنە و چۆن نییە. لە ماوەی 4 ساڵی ڕابردووە لەم ڕێگان پرسەخت و نشێوە نزیکەی 400 گەنجی هەرێمی کوردستان بەداخەوە تیا چوون. 400 کەسی هەرێمی کوردستان هەموو کارەساتەکان زۆر ئاسایی لە میداکانە باس کراون دڵنیام کە زۆربەتان بینتانە و بیستوتانە باشە زۆر گرنگە ئەم ئامارانی کە باسیەکەم تەنها لە ساڵی 2019 زۆر مەبەسمە کە دواتر سواسی دکتۆرەکەی نەگەر بەورتر باسی لایەنە دەروونەکەی بکات تەنها لە ساڵی 2019 10,000 گەنجی خەڵکی عێراق کە چوونەتە ئەوروپا باشە ینی ڕێگە سەختەکەیان بڕیوە دەرچوون لە 2019 10,000 کۆچبەر گەڕانەتەوە عێراق باشە کە ئەمە پەیامێکە کە ئێمە ئەمانەوە بیین بە ئێوە کە بۆچی 10,000 کەس پاریان سەرف کردووە تووشی هەزاران کێشە بوون هەزاران مەینەتی و دەردەسەریان لە ڕێگا بینیوە چوونەتە ئەو وڵاتەی کە قەرار بوو خەونی داهاتویان بێ بەڵام گەڕانەتەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق کە ئەمە زۆر بابەتێکە کە ئێمە ئەمە تێفکرین کە چەند هۆکارێک هەیە یەکێک لەوانە بابەتەوەی کە بەڕاستی ئەو بەهەشتەی کە قەرار بوو ئەوروپا بێت ئەو بەهەشتە نەبوو یاخود هۆکارێکی کە ئەوەیە کە ئێستا زۆربەی ئەو کەسانەی کە ئەچنە وڵاتانی ئەوروپا بەتایبەت ئەگەر خەڵکی عێراق بن مافی پەنابەریان پێ نادرێت ئێستا زۆر مەبەسمانە ئێمە وەکو پرۆژەی کۆچبەر پێداڕاگەین کە ئێستا دۆخی کۆچبەران وەکو جاران نییە باشە ساڵی 2019 کەمترین ڕێژەی کۆچبەر چوونەتە ئەوروپا تەنها 130,000 کەس لە جیهاندا ساڵی 2019 چوونەتە ئەوروپا وەکو کۆچبەر باشە کە ئەمە نزمترین ئاستە نزمترین ژمارەیە لە ساڵی 2013ەوە باشە بۆ ئەمانە هەمووی هۆکارن ئێمە ئەمانە ئێوە تێفکرێن ئێمە ئەمانە ئێوە باسی ئەم بابەتانە بکەن کە بزانن بۆچی لەوەی کە بەڕاستی ڕێگە مەترسیدارە بۆچی ساڵی 2019 کەمترین کۆچبەر چوەتە ئەوروپا لە ساڵی 2019 لە سەدا هەفتای ئەوانەی کە چوونەتە ئەڵمانیا مافی پەنابەریان ڕەت کراوەتەوە من زۆر مەبەسمە هەموو جارێ ئێمە بەتەوعیە لە کۆبوونەوەکانمانە زۆر جار کە قسە بۆ خەڵکەکەین هەستەکەم داتا و ئامارەکان زیاتر کاریگەریانە بێ بۆ سەر ئەو خەڵکە چونکە ئەزانن کە ئەمە ڕاستی و واقعی ژیانەکەیە باشە ئێوە ئەزانن کە ئێستا زیاتر لە 600 گەنجی خەڵکی هەرێمی کوردستان لە ناو سارد و سەرما و وەکو لای خۆمان کە شوێنە زۆر سارد بێ ئەڵێن ئەڵێ سیبریایە باشە ئێستا لە زستانێکی سەختی ناخۆشی سیبریا گیران خواردو لەسەر سنووری کرواتیا و سیبریا لەگەڵ بۆستنە و هەرسک ئێستا ئەزانی ئێوە نزیکەی 700 گەنجی وەکو ئێوە ینی وەکو ئێوە لە زیندانەکانی تورکیان زۆر مەبەسمانە وەکو پرۆژەی کۆچبەر ئەم بابەتە بەگوێی ئێوە بدەین مەبەسمانە کە بزانن کە بەڕاستی زۆر کەس لە کۆڕ و کۆبوونەکانمانە ئێمە پێماڵەنێن پورزاکەم وەڵا ڕۆشتۆ ژیانێکی خۆشی هەیە ئامۆزاکەم براکەم ئازیزان ئێمە لە پرۆژەی کۆچبەر زۆر مەبەسمانە دژی کۆچکردن نین کۆچکردن مافێکی سەرەتایی هەموو کەسێکە بەڵام تکا ئەکەین و داوامان و مەبەسمان ئەوەیە کە ئەگەر کەسێک کۆچی کرد بەڕاستی لە ڕێگەیەکی یاساییەوە کۆچ بکە لە ڕێگەیەکی دروست و سەلامەتەوە کۆچ بکە نەکوەکو هەنجێک بەداخەوە لە ئێمە لە ڕاوێژکردنەکانمان کە دواتر ڤاناخان باسێکە ئێمە چۆن ڕاوێژ لەگەڵ گەنجاکەین چۆن ڕاوێژ لەگەڵ ئەو کەساناکەین کە ئەیانەوێ کۆچ بکەن ئەڵێن کاکە من ئەمەوێ ئەزانم ئەڕۆم ئەمرم ئەکوژرێن بەسەرەمەوە بڕۆم زۆر بەداخەوە چەندین نمونەی ئاوامان هەیە ئەمە لە ماوەی ڕاوێژکردنەکانمانە دیارە ئەمە وەکو پرۆژەی کۆچبەر لە ساڵی پارەوە لەگەڵ 9500 کەس ڕاوێژی ڕوبەڕوومان کردووە یعنی دانیشتین بە نیو کاژمێر بە کاژمێر قسەمان لەگەڵا کردوون هەوڵمان ناوە ڕاستیەکانی بۆ ڕوونکەینەوە باشە با بێمە سەر مەسەلەی داتاکان
زۆر مەبەستمە کە لە ڕووی داتاکانەوە سەختی ئەم ڕێگاتان بۆ باسکەم بۆیە سەدانێشیان بە مەسلەی داتاکان باشە تەنها لە ساڵ هەمووشی باسی نوێترینیانەکەم کە ساڵی 2019 باشە 450,000 کەس تەنها لە تورکیا دەستگیر کراون 450,000 کەس لە تورکیا دەستگیر کراون بەپێی داتاکانی خۆشمان 53,000 کەس ڕۆشنەتە ویستوانە کۆچ بکەن لە ساڵی 2019 باشە لەم 53,000 کەسە لە سەدا 5 دەرچوون کە 3,500 عێراقین باشە یعنی 50,000یان دەرنەچوون تووشی ئایلە ئیشیان جێهێڵاوە ماڵیان فرۆشتووە بەداخەوە کەیسی وامانەیە ئیشەکەی جێڵاوە ماڵەکەی فرۆشتووە بەداخەوە کەیسی وامانەیە ژنەکەی تەلاق داوە لەبەرەوەی بڕوات و ئەوەش ڕێکاکەیە لەبەرەوە زۆر مەبەستمانە کە ئێوە ئاگاداری ئەم بابەتانە بن تێنەکەون بابەتی قاچاقچی و هەندێک مەترسی کە دواتر ڤاناخان ئەتوانێت بەورتر باسی بکات ئەمانە زۆر گرنگن کە ئێوە بیزانن کە ئێوە هۆشیار بن و ئێمە وەکو پرۆژەی کۆچبەر ئامادەیمانەیە هەر کاتێک کە ئێوە بتانەوێت کە ئێوە خوازیار بن یاخود ڕۆژێ بیر لە کۆچەکەنەوە ئێوە هانا بۆ ئێمە بێنن و بتوانین ئێمەش هاوکاریەکتان بکەین زۆر مەبەستمە کە ئەوەش باس بکەم کە ئێمە هەموو خزمەت گوزارەکانمان خۆڕاییە یعنی تۆ هەر بابەتێک هەر شتێکت کە ئەتەوێت خۆڕاییە و زیاتر لەوەش کە ڤاناخان دواتر باسیەکات مەبەستمانە کە ڕێگە یاساییەکان و ڕێگە جێگرەوە یاساییەکان لە ناو نیشتیمانی خۆمان یاخود ڕێگە سەلامەت و یاساییەکان بە ئێوە نیشان بدەین بۆیە دووبارە سێبارە سوپاسی ئەمزان کۆبارەزەکەم و پەیامی کۆتایی تکایە ئەگەر ڕۆژان خۆت براکەت ئامۆزاکەت پورزاکەت یا هەر کەسێکی تر هاوڕەکەت بیری لە کۆچ کردوێتەوە تکایە ئێمە ژمارە تەلەفۆنەکانمان ئابەدەن فەیسبوک پیج و تیمەکانمان بە بەردەوامی لە ناو شارەکانە هەن تکایە ڕاوێژێکی ئێمە بکەن دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ بەڕێز سۆران ڕەشید بەرپرسی میدیای پرۆژەی کۆچ ڕێزان دەچینە بەڕێز خاتون ڤانە عەلی هەمەریب شارەزای یاسایی لە پرۆژەی کۆچبەر بفەرمێت زۆر سپاس بەیانتان باش زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ زانکۆی گەشەپێدانی مرۆیی بۆم دەرفەتە ئێمە زۆر خۆشحاڵین کە لێرەین ئەمڕۆ بۆ ئەوەی کە کۆمەڵێک ڕاو بۆ چوون بخەینە ڕوو لەگەڵ ئێوەی خۆشەویستە کە دڵنیام زۆربەی ئەم زانیاریانە لەوەیە کەم تا زۆر خۆتان ئاشنای بوو بن بەڵام ئێمە خۆمان بە خۆشحاڵە زانین کە دووبارە ئەم بابەتە گرنگە لەگەڵ ئێوەی خۆشەویستە باس بکەینەوە بۆەوەی بەرچاوڕوونی زیاترتانە بێت من وەکو شارەزا لە بواری کۆچاکە ماوەی 2 ساڵە لەگەڵ ڕێکخراوی سیفار ئەم کارە ئەەکەم ئێمە ڕۆژانە ئەچینە ناو خەڵک و لە ڕێگەی ڕاوێژی ڕووبەڕۆوە لەگەڵ ئەو کەسانی کە ڕۆژە لە ڕۆژان بیریان لەوە کردوتەوە کۆچ بکەن بۆ ئەوروپا یاخود پلانی ئەویان داناوە کۆچ بکەن بۆ ئەوروپا ئێمە قسە ئەەکەین واتێمە ڕاوێژەکەمان هەروە خۆبەسەری نییە کە بڕۆین بۆ هەلای هەر کەسێک و کە بەرنامەی کۆچینە بێ و دانیشن بابەتەکەی خۆمانی بۆ باسکەین ئێمە سەرەتا چینە لای و کەسانی کە پرسیاری ئەویان لێکن ئایا تۆ بیر لە کۆچکردن کردوتەوە هیچ ڕۆژە پلانی ئەوە داناوە کۆچ بکەی بۆ ئەوروپا دوای ئەوەی کە ڕخسەتمان لێ وەرگرت و دوای ئەوەی کە ئەو جوابەکەی ئەوە بوو کە بەڵێ بیری لێ کردوتەوە یا پلانی ئەوەی داناوە ئێمە ڕاستەوخۆ دوای ئەوە دەست بە بابەتەکانەکەین کە ئێمە سەرەتای دەستپێکردنی بابەتەکەمان بەوەیە کە لێ ئەپرسین کە بزانین هۆکاری سەرەکی چیە کە ئەم گەنجە ئەم کەسە بیری لەوە کردوتەوە کۆچ بکا بۆ ئەوروپا دوای ئەوەی کە بۆمان کە لە کاتی ڕاوێژکردنەکەی باسی لە هۆکارەکەی کرد طبعا ئەمەوەکو گفتوگویە گوایە لە بینی ئێمە حەز ئەەکەین باسی ئەوە بکەین لەگەڵی کە ئایا تا چەندێک ئەو کە بیری کردوتەوە لەوەی کۆچ بکا بە ئەوروپا بە دڵنیای و کاتێک کە باسی لە ڕێگە ئاسایەکە کردواتە ئێمە قسەمان لەسەر ڕێگەی یاسایی نیە چونکە ڕێگەی یاسایی و کۆچکردن بۆ ئەوروپا بەڕێگەیەکی یاسایی ئەمە مافێکی هەموو کەسێکەکە مافی ئەوەی هەیە ئەو وڵاتە و ئەو شوێنە هەڵبژێرە کە خۆی مەبەستێتی کە خۆی ئەزانێ ژیانی تایە با بڵێن دەستەبەرە بێ بەو شێوەی کە خۆی ئێوێ لەبەرەوە ئێمە وەگوتمان قسەمان لەسەر ڕێگە نائاسایەکە دوای ئەوەی کە باسی ئەوەی بۆ کردین کە ئێوێ بەڕێگەیەکی نائاسایی کۆچ بکا بە ئەوروپا ئێمە حەزەکەین لەگەڵیا باسی لە مەترسیەکان بکەین ئێمە ئامانجمان ئەوە نییە کە ڕێگری لەو بکەین کە کۆچ نەکا بە ئەوروپا یاخودەوەی کە ئێمە پاڵنەرمین بۆ ئەوەی کە با بڵێن ڕێگەکەی لا خۆشەویستکەین کۆچ بکا بە ئەوروپا نەخێر ئێمە تەنها پێیانەڵین کاتێک ئەتانەوە کۆچ بکەن تکایە بیر لەم شتانە بکەنەوە یەکێ لەوانە کە بەیەکەم مەترسی ئێمە دەست پێەکەین مەترسی قاچاقچیە کە باز لەواکەین لەگەڵێ ئایا تا چەندێک سیقی بە قاچاقچی هەیە تا چەندێک ئامادەی لەگەڵ کەسێکە کە ناوی قاچاقچیە لەگەڵ ڕێزمە کۆچ بکا بۆ ئەوروپا
دوای ئەوەی کەوان ئەم بابەتە باس ئەکەن لەوەی کە ئەگەر زۆربیان ئەڵێ گەڕێمە ناسرااو بێت لەوانەیە باشتر بێ ئێمە کۆچبین لەگەڵیا یاخودەوە تا ئەگەر هیوا هەیەڵێ ناسرااو بێ و ناسرااو بێ بۆ ئێمە یەکشتە لەبەرەوە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین دواتر ئێمە باسی ئەویان بۆکەین تا چەندێک شارەزایی ئەم ڕێگەیان واتە تا چەندە شارەزاییان هەیە لەسەر ئەو سنوورانی کە تی ئەپەڕن تاگەنە ئەوروپا لەبەرەوە ئەبێمە بە وردی قسە لەسەر ئەو بکەین لەگەڵیانە کە بیر لەو مەترسیانە بکەنەوە کە لە ڕێگەی کۆچی نائاسایە احتیمالی ئەوە هەیە تووشیان بێ لەوەیە زۆربیان ئەو قسانە بە ئێمە بڵن کە ئێمە ئەم شتانە هەموو ئەزانین ئەمانەمان بیستووە بەڵام ئامادەن خۆیان بخەنە ئەم جازەفەوە ئەم شتا با بڵین تاقی بکەنەوە ئەم ڕێگەیە زۆر جام قسەم لەگەڵ دوو گەنجا کردووەیەکیان خۆی گەڕاوە بۆ بینیوێتی هاوڕێکەی لە پلانی ئەوەیە بۆ کۆچ بکە ئەڵە من چەند جار پێم وتوتومە کاکە گیان ڕێگەکە ئاوایە تکایە تاقی مەکەڕ بەڵام وتێتی هەتا بە چاوی خۆم نەیبینم با بڵین ئەوەی کە لە مێشکمایە کۆتایی پێ نایە لەبەرەوە زۆر مەترسیدارە ئامانجی ئێمە بڵاوکردنەوەی ئەو وەعیەیە ئەو تەوعیەیە کە تۆ تکایە باشتەکە وای لێ نییە دوای ئەوەی کە تۆ خوانە خواستە زەرمەند بووی لە ڕووی مادی لە ڕووی معنەوی لە ڕووی جەستەیی اینجا بزانی کە ئەمە غەڵەتێکت کردووە لەبەرەوە ئێمە دوایەوەی کە وەگوتمان باسی مەترسی ڕێگەکەی لەگەڵ ئەکەین و باسی مەترسی قاچاقچی بۆکەین دواتر باسی ئەوی بۆکەین تا چەندێک شارەزایی هەیە لە ئەو وڵاتانی کە سەفەری بۆکە تا چەندێک شارەزای یاساکانی ئەو وڵاتەیە تا چەندێک شارەزای لەوەی کە ئەم وڵاتە ئێستا ئامادەیە کۆچبەر وەربگرێ یاخود کەم ئەچێتە ئەوروپا تا چەندێک ئامادەیە لەناو ئەم کەمپانیە ڕوبەڕووی هەموو ئەو ژیانە نەخوازراوە بێت کە ناو کەمپەکانە ڕوبەڕوویان ئەبێتەوە تا چەندێک ئامادەیە لەگەڵ ئەم باروگوزرانەیە ڕابێت لەوێ تا چەندێک چاوەڕێی ئەوە ئەکا لە وڵاتە جوابێکی بدرێتێت دیپۆرت نەکرێتەوە نەگەڕێنرێتەوە والحاڵ هەموو ئەم قسانە لەگەڵ ئەوە باسەکەین وەکو پرسیارێک و ڕاوبەچوونێکی خۆیان کە ئیکەنە لەگەڵ ئێمە دواتر کە گەشتنە ئەو قسە جاری وایەڵێ باشە بە بڕای ئێوە ئێمە چی بکەین باشە بەدیلی ئێوە چیە بۆ ئێمە وەکو بەدیلی خۆمان ئەم قسانە ناکەین بەڵام وەکو وەی کە ئێمە پێیان ئەڵین کۆمەڵێک جێگرەوەی یاسایی هەیە بۆ هەموو ئەم شتانی کە ئەوان ئامادەن بیکەن بۆ نمونە پێیان ئەڵێن ئێمە ئەگەر تۆ خوێندکاری زانکۆ ئەگەر خوێندنێکە تەواو کردووە تۆ توانی تەقدیمێکی لە زانکۆکانی ئەوروپا بەپێ ئەو توانایە بەپێ ئەو خوێندنی کە لەو وڵاتانە هەیە تەقدیمی زانکۆکانی بکەیت یاخود ئەگەر هاتو تۆ کەسێکی پلەیەک لەوێ هەیە لە ئەوروپا ئەتوانین لەسەر ئاستی یەگرتنەوەی خێزانی تۆ سەفەر بکەیت بۆ ئەوروپا یاخود دەتوانین لە ڕێگەی داوەتنامەی کارەوە کۆچ بکەیت یاخود ئەتوانی لە با بڵێن هەر ڕێگەیەکی تروانێکە لە شوێنێکەوە لە لینکێکەوە جاری وایە ئێمە ئەومان بەرگوێکەوە کە وڵاتێک خۆی لینکێکی هەیە کە کۆمەڵێک کۆچبەر وەرئەگرێ بە ڕێگەیەکی یاسایی خۆی بانگەشەی ئەماکە تۆ لە تواناتە هەبێ و تەقدیمێکی یاخود لە ڕێگەی ڤیزە والحاڵ کۆمەڵێک بەدائیلی یاسایی هەیە بۆی کە تۆ ڕووبکەیتە ئەوروپا بەڵام وەکو پرۆژەی کۆچبەر ئێمە بەدائیلی ئێمە بۆ ئەم کۆچە نائاسایی ئەوەیە کە ئێمە لە هەوڵی دۆزین چونکە زۆربەی زۆری و گەنجانی کە یانە سەفەرکەن بۆ ئەوروپا ئەڵێن ئێمە لەبەر بێکاری کۆچەکەین یاخود لەبەرەوەی کە ئێمە زانکۆ تەواو ئەکەین دوای ئەوە لەوانەیە داهاتوویەکمان نەبێ لەوانەیە شوێنێک نەبێ ئێمە کاری تیا بکەین یاخود وەرگرتن زۆر کەم بێ دامەزراندن زۆر کەم بێ لەبەرەوە ئێمە لە هەوڵی ئەوەیان و هەرچەند تواناکە ئێمە لەوێ زۆر بچووک بێ بەڵام هەوڵی ئەومان ناوە هەلی کار کەم تا زۆر ئێمە لە پەیجەکەی خۆمان یاخود ڕۆژانە کە ئێمە هەر شتێکمان گوێبیستە بێ بەو گەنجانە بەو کەسانە بڵین کە قسەیان لەگەڵەکەین و لە ئێستا ئێمە خۆشبەختانە گروپێکمان دروست کردووە کە لەگەڵ ئەو کەسانی کە یانەوێت هەلی کاریان دەست بکەوێت ئەتوانن جوێنی ئەو گروپەی ئێمە بکەن و بۆی کە سوودمەند بن لە ڕێگەی ئەو توانایی کە ئێمە توانین دەستەبەریکین بۆەوە بۆی ئێمە وەگوتم دووبارە سوپاستانەکەم کە ئێوە لێرە ئامادە بوون و ئێمە زۆر خۆشحاڵە بین ئەگەر ئێوە هەچ کاتێ هەر پێویستێکتان بە ئێمە هەبوو لە ڕێگەی پەیجەکانمانەوە بێ یاخود لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوە بکەن لە پەیجەکەمانە شەیر کراوە ئامادەین کە لە ڕێگەی کۆنسڵتەیشنی پێڵین کە ئێمە واتە ڕاوێژێکی کە ڕوبەڕوو لەگەڵ هەر کەسێکا بمانێ بیکەن یاخود لە ڕێگەی تەلەفۆنەوە ئێمە ئامادەین ڕاوێشتان لەگەڵا بکەین و خۆشحاڵە بین زۆر سپاس بۆ بەڕێز خاتوفانە عەلی هەمەغەریب شارەزای یاسایی لە پرۆژەی کۆچبەر بەڕێزان ئێستا دەچینە لای بەڕێز دکتۆر محەممەد خانی مامۆستای زانکۆ لە زانکۆ گەشەپێدانی مرۆیی فەرموون کاک دکتۆر بەنای خوای بەخشەندە و میهرەبان سڵام عەلەیکوم ماندوو نەبن بە پێی کەمی کات من ئەشێوە پەلە قسە بکەم چون قسەی فرەم وا پێ و کاتی کەم یەک مهاجرەت یا کۆچکردن ئایا پێویستە یانە هەمیشە کۆچکردن زانیاریەکی تازە ئەخاتە دەستی کۆچکەر کە پێشتر نەیبوو و ئەگەر کۆچ لە ماڵ نەکەین بۆ کۆمەلگا و لە کۆمەلگا بۆ مەکتەب و لە مەکتەب بۆ زانکۆ و لە وڵات بۆ وڵاتێکی تر دەستکەوتمان نابێ
بۆیە کۆچ پێویستە و ئەم بابەتە بەمانای ئەوە نییە بەری کۆچ بگرین ئەبێ کۆچ بکرێت و هەر کۆچێک دەستکەوتێکی تایبەتی خۆی هەیە کە هەمیشە ئەگەر وردی بووی تۆ ئەگەر کۆچەکە غەڵەت نەکراوێت دەستکەوتەکان زۆرترە لە دانیشتن و ئەمە ئامانجێکە ئەگەر قەرارە تیرێک پێکێ تا لە تفەنگ دەرنەچووە لە کەوان دەرنەچوان نادا لە ئامانجەکە و ئەوە گرنگی کۆچە. دەیتاکان ئەوەی کە کاکسۆران وتی و ئەوەی کە من لە سایتەکان تماشام کردێ ئائیستا لە دنیاوە 3.1 لە کۆی جەمعیەتی جیهان کۆچەکات کە ئەکاتە 214 ملیۆن ئینسان لە ساڵا کۆچەکات. ئەگەر بینەوە سەر خاکی خۆمان و ئەوەی کە لێرە باسی ئەکرێت ئەگەر 5300 کەس کۆچ ئەکات لە 2095% ئەی پێکێ و باقیەکەی نای پێکیانی کۆچەکە ئاسایی نییە هەڵی واتە ئەی چۆن تیرەوێ نەدا لە ئامانج و ئەگەر تماشای بکەین لە 2015 تا 2019 400 کەس تایە لە بینچووە ینی لە 200 کەس تیا لە بینەچێت. ئێوە کام مامەڵە ئەتوانن بکەن بێژن پێتان ئالم جادەوە بڕۆ لە 100 کەس 2 کەسێک کوژدێ بزانم کێ بەشداری تیاکە. دیارە هەڵەیەک وا لە باوەڕمانە بۆیە حازر ئەبین خەتایەکی لە 102 ئینسانی تیا لە بینەچێ ئێمە بەشداری تیا بکەین. بۆیە ێژین کۆچەکە نائاساییە و ئەگەر ئیسا من بابەتێکتان پێشکەشەکەم هەڵەت تێ نەگەین بۆ بەرگری لە کۆچ نییە بۆ وەسە کۆچی غەڵەت نەکەین کە هەمووی ئەو خەرمانە کۆمان کردەوە بەدەستی خۆمان ئاگری پێوە نەنین. بۆیە منەچمە ناوی قۆناغەکانی کۆچ هەر دەستپێکردنی هەموو شتێک لە بەر و لە ناوی خۆتۆ دەستپێکە قسەکردن من ئایسا موشەلە لە بەر ئاشێ لە ناوی خۆمە بێژم ئەم قسە بکەم یان نەکەم. ئەبێ و نابەیەک لە ناوی منە دەست پێکا بۆ کۆچکردن ئەو ئەبێ و نابێ هۆیەکی هەست. ئینسانێکە گەرەکێ کۆچ بکات ئەبێ لە خۆی بپرسێ بۆ کۆچەکەم بۆ کوێ کۆچەکەم چۆن کۆچەکەم کۆچەکە دەستکەوتی چییە تێچیوی کامە. من ئەم بەری کۆچ نایژم ئەو بەری کۆچێژم لەوێنە کە کۆچ کردوەکانم بینیوە و دانیشتون لە ئوروپا تەکیان نەدانیشتوم چەند نمونەیەک باسەکەم ڕەنگە هەر نمونەیەکی لانیکەم بەشێک لە ئێوە بگرێتەوە. یەکێکی ئەوەیە ئەو کەسە کۆچەکات وا ئەزانێت لەرانە خەونەکانی نایەتە دی ئازاد نییە ئارامی نییە علمی دەست ناکەوێت پارەی دەست ناکەوێت خۆشیەکان و ڕابواردنەکان گەرەکێ لەران نییە لە دایک و باوکی عاجزە قەلەقە ئەم ماڵە ماڵی من نییە ئەم یاسای من نییە ئەم حکوومەتە حکوومەتی من نییە خاکێکی ترم گەرەکە ئاسمانێکی ترم گەرەکە یاسایەکی ترم گەرەکە گەرەکمە بەرزتر لێرا بفرم هیچکێک کۆچ بۆەوە ناکات بەدبەختتر وێ لێرانە دیارە بە خەونێکی خۆشتر لێراوە کۆچەکات جا هەر سەفەر ئەبێ وابێ ئینسان بۆ مەگەر بۆ عیلاج مەگەر بۆ خوێندن ئینسان سەفەری تاڵیش قبولەکات ئەو کۆچانە کۆچە ڕاستیەکانن ئینسان بە دوای خوێندنە لە ڕێگەی یاساییەوە بڕە من خەریکم ڕێگە نائاساییەکان و نایاساییەکان ێژم ئەم کەسە کە ئەچوا کۆچ بکات یەکەم دوای ئەو خۆی حازر کرد بۆ کۆچ ئیتر ماڵە فرۆشێت ژن تەلاقەدات پارە پێیاکات زیەکات درۆ ئەکات فێڵ ئەکات ئەبێ بۆ ئەوێ کە ئەچوات درۆیە حازر بکات یا ڕاستیەک ئەنا لەوێ قبولی ناکەن زۆرێ لە درۆکان ناماقوڵن زۆرینەی ئەو کەسانەی من لەوێنە بینیمە بە تایبەت لە گەنجەکانە درۆیەک ئەنەنە ملی خۆیان کە هەر حەز ناکەن بێژن کردومانە ئەبێ کارێکی نایاسایی کە لە وڵاتی خۆتا مەترسی گیان بۆ تۆ دروستەکات لەو وڵاتە مەترسی گیانی نییە بینێتە ملی خۆ نایە بێژی پیاوم کوشتەوە ئەو وڵاتە پیاوکوژی نارەکە ئەبێ بێژی خەتایەکم کردێ هەرزانترین خەتا لە ئوروپا کە لە عێراق قورسە و لەوێ هەرزانە خەتای ناموسی ئەبێ خەتایە بنێتە ملی خۆ ئینسان لەرا پێی بێژن خۆیە کوژێت لەوێ ئەچوا بەڵگە دروستەکە کە من لەم خەتامە کردێ جا بزانن نایاسایی کۆچکردن چەنێ عیبە ئیتر ئەو خەتاکانی تر کە خەتای سیاسیم کردێ کە هەڵەیەکی ئەوان بووە کە حکوومەت وا بە دواما کە دەراوسێ گەرەکیە بمکوژێ ئەبێت شتێ خاص بکەی تا بچتەوێنێ یا ئەگەر گەرەکتر لە ڕێگەی یاسایی و ئەبێ قبول بووی یا گرین کارت بێ ئەوەی تر بابەتی ئێمە نییە ئەم بابەتەکەی باسەکەی کە بەم شێوە ئەچیت دیارە بە پاسپۆرت نایە بچیت و لە ڕێگەی ئاساییەوە ناوێ ئەبێ خۆت بدەیتە قاچاقچی قاچاقچیش بۆ ئەوە تۆ بڕۆی وەکو ڕاوچی هەموو ڕاوچیەک ئەشێ تیکەیەکی چۆر بناتە بانی تەڵەکەی تا ئەم پەلەورە بە سەزوانە بورێ هەمیشەش پەلەوری تەماحواز زووتر پێوە ئەوێت تیکەی چۆر بۆ دانا قیمەتی کەمتر و پێژێ ڕێگەی ئاسانتر لە هۆتلا جێتەکەمەوە لە
بەلەمی ئاوا ئەو بەم تەکی کەسی وا ئەو بەم ئاواتە بووەکەینە ئەو بینە ئەو وڵاتە هەر ئەوە لە وڵاتی خۆ ناسە یاسایی چوویتە دەرو لە وڵاتێکی ترا بوویتە خەتاکار جا ئیتر ئەو ڕووی ڕاستی خۆی پێشانە ینی هەرەونە قاچی چووە ناوی تەڵەکە جا ئیتر کاتێسی کەوڵەکە دەربێرێ چون هەمیشە پێشینا نێژنێژن کەوڵ ئەرخاز وایە لە شانی خاوەنەکەی خۆیاو تاوس پەڕەکەی گاتە کوشت من تەکی ئەو پەنابەرانە کە چوون لێوێ قسەم کرێژێ وتیانە کاکە پەنابەریشی سا کەوتە سەفێڵ ئەو تێچووە نیوێدا تێژێ نیوی لەو بەرەو پێتە دەم گەیشتمە ئەو بەر پێ تێدەم ئەمێژێ هەرم نیومە بەسەبی خەنە دەریا کەسی وا بووە گورچیلەی کاری نەکردێ لە بەلەمێکە ئەبوایە 50 کەسیان سوار کرا 150 کەسیان سوار کرا بۆ بەلەمەکە نەچێتە ژێری ئاو خواردنەکانیان لاوردە 150 کەس چەندی تر ئاویانەوێت بۆ 10 ڕۆژ بۆ 5 ڕۆژ ئاوەکە ناوەندێکی خۆیانە بۆ 4 کەسی زیاتر سوارکەن کاورا گورچیلەی خراوە ئەویان پێنەدا لە کەشتیان مردێ جەنازەکان نەوتە بەروتیانە هەرە و نیوی پارەیمانە بە سەختیان نەسا ئەو ئەمە پەنابەرەکان خۆیان نێژنی لێدانی پەنابەر من پەنابەرێک لە سوئێدا تەکیا قسەم کرد وتی من ژن و مناڵم برد مناڵێکم خەوی پیاکە و لەبانی قاتر کەوتە خوارەوە وتیانە بێ وێڵی کەیوان بە دوامانەوە ئەگەر بڕۆی بە دوایە ئێمە چێدەیتە گیر کە چوون بێرمیەوە قۆناغەت فەنگێکیان لێدا و ئەم کاسەی چاویانە شکاندوو وتم بۆ وتی بە دوای مناڵەکەم ئاچووم لێدانیان کردم و لێ وتم قەینابا مناڵەکەم جێنێڵم یعنی ئەو شتانەی کە ئەوترێتەکی ئەو شتانە لە ئەرزی واقعا دوای ئەوە تۆ بوویتە خەتاکار یعنی سنوورێک و بەزان و نەوتوانی بگەڕێتەوە پردەکانی پشتەرت و ڕوخان قاچاقچی ئەو دیوەکەی خۆی و پێیشانە کەسی واکە لە ژێری پێچی بەرازە قایمیان کرد و سواری ماشینیان کرد تا چوەسە ئەوروپا و لەولا ئەنگەڵی بەراز چوەسە ژێری پێچی و 6 ساڵ لەو دوا دۆزیانە سۆ دەریان ئاوردێ ێژم بەوات کرد کەسی واکە لە ژێری ترێلیا خۆی داڭەڵۆز کردێ لە ژێری گەڵابە کە ناوی گەڵابە ڕنجێرەکەی ناگەڕێن بەشکەم بیدۆزن وەچتانی زۆر کە ئەگێتە ئەوێنە جاکە گەیشتە ئەوێنە تۆ لێرا چویت وەکو من مامۆستای زانکۆوی وڵا لەوێ زوان نازانی ئەبێ بڕۆی لە مەکدۆناڵدا ئیش بکەی لێرا یەک پیا و ئیشەکە و 8 کەس لە ماڵێکە ئەیخوا لەوێ هەر 8 کەسەکە ئیشەکەن ئێوارە تێنەوە وەکو سیارە ئەچنە گاراج ینی ئەو نەماندونتەکێکە قسە ناکەن ناژم هەر هەمووی واسە وەلێ زۆرینەی واسە تۆ چویتەوێنە اختصاسەکە ئیتر هیچ نییە جاڕووکردنە گزرکردنە خاوێنکاریە تۆ ئەبیتە ئەو کەسە تۆ لێرە قەوەتی ئیشکردنەوە ئەچی بۆ وێنەگەرەکە لەوێ بوویتە چی درۆ مەکە بەخۆت کە ئەچی بۆ وێنە لەوێنە چاوەڕوانیت ئازادی دەست بکەوێت بە تایبەت ئەوانەی ژن و خێزانیان هەسوو ئەڕۆن لێرە ئەچوی لە مەسبەحا بە کەیفی خۆت مەلەتە کرد لەوێ ژنەکە نایڵێ بڕۆیتە مەسبەح پیا و ژن تێکەڵاون لەوێ پیاهۆکە نایڵێ ژنەکەی بچواتە مەسبەح تێکەڵاون ئاخر تۆ ئەچی بۆ وڵاتە فقط سنوور دەبەزێنی مەگەر کولتورەکە جێتێڵی کولتور ئەوەی تەکی خۆتا تۆ گۆشتی بەراز ناتوانانی بخۆی هەمووی مەتعەمەکان زۆرینیان گۆشتی بەراز دروستەکەن تۆ خواردن لەرا حەرچێکە دڵ پێوە خوارد لەوێ حەرچێکە دڵا پێوە نییە بیخۆی خەیاڵک دەگەیتە سە ئازادی خەونێکە بۆ خۆ دروستکرا ئازادیەکە ڕاستەقینە نییە تۆ ئەچیتە وڵاتێک کەس بە زوانی تۆ قسە ناکە وایتە شارێکە دوو هاوماڵی کورد نییە بۆ شەو نشینی بێتاقەتی بۆ گۆرانی بێتاقەتی زوان نازانی ئادرس نازانی ئەچیتە قەفەسێک قەفەسەکە تەلاس مەلێکە فێری دارسان و لێر بێت قەفەس پیری ئەکات باشووی لە زێر بێت قەفەسەکە جوانە وەلێ هاودەمە نییە هاوزوانە نییە شاخ نییە من لە دانمارکەوم بێتاقەت بووم دوای ماوەیەوتم کوڕە دڵمەوە شاخەوانیوە زۆرتان ئاگادارن من هەفتەی جارێ 2 جار شاخەوانیەکەم وتیان وەڵا بەرزترین جێگەی دانمارک 6 گەز بەرزە خانوویەکە دروست کریاوە ئەبێ بووین بۆن ڕۆژ بۆ شاخەوانی مردیان ئەمرێت لە دانمارکا کە بینە قەور چاڵەکە ئەکەنی دوای مترێک ئەگەیێتە ئاو ئەبێ مردی یا بیسوزێنی ئەگەر مەسیحیت ئەگەر مسلمانی و بیکەیتە گۆزە بینێتە قەور یا ئەبێ مردەکە بووی لە نروژ بینێتە قەور نەوێ لە پاڵی دەستە یعنی ئەمانە شتانێکن ڕەنگە هەر بیریان لێ نەکەیتەوە تۆ ئەویتە چێوێکە هەردوو سەرەکەی سوزیاوە لەم بەرەو کوردی هێشتا لەوێ ژن پێ سەرڕەش سەرڕەش ینی وەکو بێژی نامۆ لەو بەرەوە مناڵەکان ئەبێ بە ئەو کولتورە گەورە بکەی تۆ مناڵتی بردێ فێری ئازادی بکەی کچێکی میمیم 4 مناڵی شووی کردێ 4 مناڵەکە یەکێکیان ژنی خواستەوسیانی شووی کردێ هیچ کامیان بە زوانی ئەم قسە ناکەن ێژە شەوانە تێنەوە من غەریبم لە ناوی مناڵەکانمە کەس بە زوانی من قسە ناکە کچێکم چاو پێکەوت شوەکەی تەلاقیدا و مناڵێکی هەر تەواو ڕەش لە باوەشیە و ڕەشی ڕەش بەس چای و دوانی سپی و وتم ئەمە کێز ناوێکی کوردیان وتم چۆن کوردەوتی وەڵامە شوەکەی ڕەشوە تەلاقیدا ئەم کوڕە ڕەشە هاوە لای دایکەکەیەوە خەمتان نەوێت
ساڵی تر نەتەوەیەکی ڕەشی کوردی ئەفریقاییمان نەبێت. ئەمە من نایکەمە کێشە مەبەستمەوەسە کچێکە لەرا شوو ئەکات ئەچوا بۆ ئوروپایەژێ باش و بکەمە کوڕێکی ئوروپایی لە ئوروپا با من بژیم زۆر بەخۆشی بژیم ئەچواتە وێنە زوان نازانێ هاوسەی کوردی نییە ئادرس نازانێ شوەکەی هەشتی سوحەچوات هەشتی ئێوارە تێتۆ ئیشەکات بۆ ژیانیان بچوا بڕێوە ئەم کچەوا لە قەفەسێکە سەردانی چەند کچی وامە کرد بۆ توێژەری لە ئوروپا تووشی خەمۆکی بوون تووشی قەلەقی بوون تووشی پەشیمانی بوون بەس لە لای تەلەفۆنێکە یا ئسکایپێکا شتێکە دانشن زەنگ بدەن بۆ ماڵ تا فرمێسک بڕژێنن تەلاقش لە ئوروپا 3 ساڵە ژنەکەت تەلاقدا یا تەلاقستن تا 3 ساڵ نابێت شوو بکە یا ژنێتر بخوازی ئەمانە کێشەگەلێکن لەوێنە تۆ تووشت تێت کوردە ئوروپایەکان کوردەکان کە زووتر چوونەسە ئوروپا و ئیسا لە ئوروپا بوونەسە خاوەنی باوکو بوونەسە دایک و باوکو مناڵیان هەیە مناڵەکانیان تەکی یەکا زەواج ناکەن بووەسە کێشە بۆیان نێمە هاتینە ئوروپا کوڕی کوردمە کچی کوردمە خزمی کوردمە بۆچی کوڕی من تەکی کچی کووردا شوو ناکات زەواج ناکە بۆچی ئەو تەکی ئەمانایکە کە تەکیان نادانشتم و کۆیانم کردەوە کوڕەکان و کچەکان شتانێکیان وت لەم کاتەوە ناتوانم شی بکەمەوە حەزیان نەکرد کچی کوردی ئوروپایی شوو بە کوڕی کوردی ئوروپایی بکە چون ئەو من کولتورەکەم وایە ژێژێ شوویەکم بێوەکی باوکم بەوەفاوێت کچەکەی کوڕەکەی ئەو حەزەکەم ژنێکم بێوەکی دایکم بەوەفاوێت ئەم کچە کوردانی ئوروپایە لەوە نیەن من حەز ئەەکەم کوڕە کوردی ئوروپایی کوڕە کوردی سلێمانی و سنەی بێرم بۆرانە یا کچە کوردێکی سلێمانی و سنەی وێ بێرمی کە ئەیواتە وێنە تماشا کات کولتورەکەی پێ نییە مانەوە لە ئوروپا کەمپی گەرەکە تۆ ئەشێ زوان فێر بوویت 3 ساڵ ئەشێ لە کەمپێکاویت نایڵن بڕۆیتە ناوی شار و بوویتە شاروەن تا ئەو زوانە فێر نەبیت ئەشێ لێ هاتوویەک بێت ئەشێ بزانی کچی ئەچیتە مەهاجرەت یا کوڕوی ئەوانەی کۆچبەرن زۆرینەی کۆچبەرەکان کە تووشی قەلەقی و سترسەون کچەکان ببورن جنسی مێ ینی ژن و کچ گەنجەکان مناڵەوردەکان مێرد منداڵ و ئەو خوار و بە تەمەنەکانن ژن و پیاوی پیر لەوێ زۆرترین کێشەی ئەبێت کە کۆچەکات هەرچەند نەزانم کاتەکە تەواوە یەکچت کە زۆر لە ئوروپا باوە هەرکی ئەچواتە ئوروپا بۆ ئەوە کە بووە پەنابەر موچەی بدەنێ و بۆ خۆی هەڵاژێ و باش بژی یەژێ من پیتیستیمە یا بەڕاستی پیتیستیانی خەمۆکی دوای حادسەمە دوای ئەوە ترۆمایەکم گرتووەوام لاتوە یا بەڕاستواسە یا بەدرۆ ئیسا کۆکەی نیشانەدات 1 لە 3 ئەوانە کۆچەکەن تووشی پیتیستیەون 1 لە 3 ئەوانە کۆچەکەن تووشی قەلەقی دەرونی ئەون یانی لە 3کە یەکی توش نابێت ئەویش یەکێکە توانیوێتی جلنە باوەڕەکانی و عەقیدەکانی و اقتصادەکانی و خانەوادە و کولتور و فەرهەنگی وەکی ئەو پێڵاوانە بکەنێ کەندوێت و پشتی تێکردوێت ئەگەر نەیکەندوێ و پشتی تێکردوێت بێتاقەتە و بەردەوام پەشیمان لەو شتەکە ڕوویدا ئەو قەلەقی ئەوێتە ئەو شتێکەوێتە گەڕانەوە و هاتنەوە دوا کە بەداخەوە بەعزێکمان جۆرێک ئەگەڕێین و پردەکانمان ڕوخانگە کە تێینۆ وەکو ئیشارەیان کریا ژنمان تەلاقدا یا سامانمان لە بین بردێ جێگەیەکمان بۆ گەڕانەوە نێڵاسۆ من چتی فرەتر هەست ئەگەر پرسیار بوو لە پرسیارەکان ئایشەڵا ئەچمە سەری زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد خانی